تاکید زۆرێک لە گوندەکە نەک تەنها گوندی ئاشووریەکان بەڵام گوندی کورد و خەڵکی تریش لە ناوچە سنووریەکانی سنوور لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا دوای ئەو تۆپبارانە بەردەوامانەی لەشکری تورکیا و هێرشەکانیان بۆ سەر هەندێک لە ناوچانە کە داخلی سنووری هەرێمی کوردستان بوون بۆتە هۆکاری ئەوەی زۆرێک بەدەیان لەم گوندانە چۆڵ بکرێن و خەڵکەکە ناتوانێت چیتر ژیانی ئاسایی خۆی لەوێ بەسەر باتن و هەندێک لە گوندە ئاشووریەکانیش واتە گوندی مەسیحیەکانیش ئەوانیش هەمان بەرکەوتەی ئەم کێشانە بوونەتەوە جا بۆ یەک زۆرێک لەمانە خەڵکی ئێمە گوندەکانیان چۆڵ کردوون هاتوون بۆ گوندە نزیکەکان یاخون هاتوون بۆ دهۆک و بۆ شوێنە نزیکەکانی ئەوێ ئیتر چاوەڕێی وەستان و نەمانی ئەم تۆپبارانی سوپای تورکیان بۆ وەی جارێکتر بگەڕێنەوە سەر ماڵ و زەیدی خۆیان من پێم وایە ئیتر ئێمە هەموو ئەو قسانەی کە دەکرێت بۆ ئەو مەسەلەیە ئەوەی بیستومانە دەڵێن کە ئێستا نەماوە ڕاگیراوە ئەمە بەڵێ بە تاکید ئەمە تێکدانی سروشتنی کوردستانە کە ئەمە غەدرێکی لەڕادە بە دەرگەورەیە کە دەکرێتن دژی ئەم سروشتە و دزی تەبیعەتی هەرێمی کوردستان و دژی ناوچە خودی ناوچەکە جا بۆیە ئێمەش لێرەوە داوا دەکەین کە پێمان وایە ئەمە شتێکی خەڵایە شتێکی جوانیە وە لە دوا ڕۆژیشە ئەبێ هەمووان پەشێمان بن لەوەی کە کراوە بەو داربڕینە چونکی لە هەموو یاساکانی نێودەوڵەتیش داربڕین قەدەغەیەکی گەورەیە بەڕاستی و ناکرێت و ڕێگە پێدراو نییە بۆیە ئێمە حەزەکەین کە سروشتی کوردستان ئاوادانتر و ڕازاوەتر و جوانتر بێت نەک ببڕێتەوە.